دەڕۆین بۆ لای و پەنابەرانەی کە لە نێوان بەریتانیا و فەڕەنسادا گیریان خواردووە. زۆربەیان لە ناو جەنگەڵەکاندا ئاژین لە بارودۆخێکی خراپدا. هەرگەشتینە کەمپەکە کۆچبەرەکان بۆیان باس کردین کە چەند ڕۆژێک لەمەوبەر بەفرباری بوو. دوا بە دوای بەفرەکە بارانێکی بەخۆر زۆرێک لەو چادرانەی ژێر ئاو خستە بوو. زیاد لە 1000 پەنابەری کورد لەم ناوە دەژی. پۆلیزیێت هەموو بەیانێک لە ناو خێمەکە جارویان لە ناو خێمەکە ئەو خێمێت هەڵەتەکێنێ ئەڵە بۆ دەرەوە بە چەقۆ بە کەتەرەی دڕێدێت یان ئەو با سژن تاکات تا ئێوارە یاخود ئەوەتە زۆر کەسیتر هەیە گیراون براون ئەخرنە سژنەوە یانی مدەتی جاری وایە 40 ڕۆژ 50 ڕۆژ لە سژنان بەبێ هیچ هۆکارێک. ئیتر ئەمە سەختیەکەیە هەمووی سەرمایەتی هەیە نەخۆشە هەیە نەخۆشی درێژخایانی لەگەڵایە هیچیشی بەتەمانیە لە وڵاتە بمێنێتەوە. پاش سوکان و خاپربوونی کەمپەکەی کاڵاز کە بوو بۆ ماڵی دووەمی زیاد لە 10,000 پەنابەر زۆرێک لە پەنابەرەکان لە ناو جەنگەڵەکەدا یان لە کەمپە پەرتەوازەکانی ئەو ناوچەیەدا دەژین. ناوەڵی ژیانی لێرە داواکارم لەوە لە پەنابەران هەنی بە شازێ خۆتەسیم دەکرد هیچ مستەقبالیان دەسووتێت. بە بەهانەی نایاسایی بوونی هاتە ناوەی ئەو پەنابەرانە و مانەوەیان لەو جەنگەڵەدا زۆر جار پۆلیسی فەڕەنسا هەڵدەکوتێتە سەر خێمەکانیان لە کاتێکدا ئەو کۆچبەرانە بە زەحمەتێکی زۆر گەیشتوونەتە ئێرە. کە لە کوردستان کەوتینە ڕاتینە تورکیا لە تورکیا هاتینە وێنان لە وێنان لە شارێکی وێنانە بەناوی کۆمەنیزیاوە لێوە هەوڵمانەیە کە بین هەتاوەکو فەڕەنسا ساحەیەکی گەورە بوو ئەو ساحانێکەوە شاحینە سەر باخیرە ئەکەوێت تێتە فەڕەنسا بۆ ئیتالیا ئێمە محاولەمان کرد هەوڵمانە هەوڵێکی زۆر پاش مانەوە 4 مانگ توانیمان لە ژێر ئەکسلا 35-36 سەعات لە ژێر ئەکسلا بووین هەتا گەشتینە فەڕەنسا. جەنگەڵی دانکیخ ئەو جەنگەڵە دووردەستەی نێوان دوو وڵات بەریتانیا و فەڕەنسا کوردەکان لێرە گیریان خواردووە لە نێوان بەریتانیا و فەڕەنسادا لە بارودۆخێکی زۆر سەختا ژیانە گوزارێنن. بەفر و باران ژیانی ئەوانی زیاتر سەخت کردووە لە وڵاتەیە لە کاتێکدا نە ئەتوانن لە فەڕەنسا بمێنەوە نە ئەتوانن بچن بەرەو بەریتانیا. بەنابەری کورد لێرە ژیانی زۆر ناخۆشە بەڕاستی ژیانی زۆر ناخۆشە زۆر کێشە و ئەشکالی بۆ دروستە بێ هەم لەلایانی پۆلیسەوە هەم لەلایانی سۆسیالیشەوە بەڕاستی تا ئێستا خزمەتێکی وا نەکراوەکەوە کەمێک ئیسراحەت بکەن ئەم خەڵکە کە هاتووە بۆیرە ئەم پەنابەرانە عەزیەتێکی زۆر ئەیرێن لەلایەن پۆلیسەوە سوکایەتێکی زۆریان پێ ئەکرێت. هەروە پەنابەرەکان دەڵێن نەدەست شۆریان هەیە و نەگەرمکەرەوە لە ناودڵی ئەوروپادا ئەو پەنابەرانە بێبەشن لە خزمەتگوزاری هەرە سەرەتایەکان. نەفەری وای تایە بەڕاستی بە دوومان خۆی ناشۆرێ ینی شوێنێکی حورمەتم هەیە شوێنێک نییە کەوا ئیسراحەتیادا بنیشێت کە خۆی خاڵی کاتەوە بەڕاستی زۆرم خەڵکە ناڕەحەتە زۆر بەم سەرمایە بەم گەرمایە پۆلیسی ئەوەنێکە عەزابەیە و سوکایەتی پێ ئەکرێت. ڕێکخراوە مرۆیەکان بە پێی توانای خۆیان ڕۆژانە دێن و هاوکاری ئەو کۆچبەرانە دەکەن کە هەم لە ناو جەنگەڵەکەدا دەژین هەم لە دەرەوەی کەمپەکان ماونەتەوە. ئێمە ڕێکخراوێکی جیهانین بە هەمان شێوە لە ئەوروپا و فەڕەنسا شتێکرا 60 بەشمان هەیە ئێستا لە دانکیخ بەشێکمان هەیە لە 2012ەوە ماوەی 7 ساڵە هەموو یەکشەمانێک ژەمێکی گەرمی خواردن دەهێنن هاوکات چەند کەمپێکمان کردەوە وە کەمپی لینیا کە لە ساڵی 2017دا سووتا لەو کاتەوە کەمپی فەرمی نییە بۆ پەنابەران بەڵکو لە ناودارستان و لە ژێر دار و تەختەدا دەژین ئیشی ئێمە لێرە پێدانی خواردن و جلوبەرگ و بەتانی و چادرە هەروەها پێنجشەمانیش ئەنانی بەیانی دەهێنین بۆ کەمپەکان. خانمێکی دیکەی فەڕەنسی کە لەگەڵ ڕێکخراوی ئاردا کار دەکات خۆبەخشانە هەفتانە دێت بۆ ئێرە و هاوکاری پەنابەران دەکات و جاری وا هەیە جلوبەرگەکانیان کۆ دەکاتەوە و لە ماڵەوە بۆیان دەشوات. توانی باشی؟ من هەفتەی دووجار دێم بۆ ئەم کەمپە یەکشەمبان بۆ دابشکردنی نانی نیوەڕۆ و پێنجشەمبانیش بۆ نانی بەیانی ماوەی چەند ساڵێکە هاوکات لە دەرەوەی ڕێکخراوەکەش پەنابەران داوەتی ماڵەوە دەکەم بۆ خەوتن و خۆشتن و جلەکانیان بۆ دەشۆم پەنابەران لەکوێ ئیشیان بە من بێت هەرچیەکم لە دەست بێت هاوکاریان دەکەم. یەکێک لە کارمەندە خۆبەخشەکانی ئەو ڕێکخراوە باز لە بارودۆخی خۆی دەکات ئەو کاتەی کە وەک پەنابەر لەم جەنگەڵەدا ژیاوە. لێرە من شۆک ومۆم پەنابەرانێتی لێرە ژیان لەم جەنگەڵەیە تەمان لێرە تۆ خێمە هەیە خێمە و پێدەم ڕێکخراوەکان زۆر لە ڕێکخراوەکانی لێرە ئینگلیزیش و فەڕەنسیش و
هۆڵندی و زۆر کاریش بەلژیکیەت خێمە پێدەن کیسەخە و پێدەن نایلۆنەشی پێدەن بۆسە خێمە وانە زۆر کات لێرە کە ژیاوین لە ناو خێمەیە هەنێک کات باران باریوە باران یەتە ناو خێمەکەتەوە بارودۆخ خێرە زۆر خراپە بۆ پەنابەر ناو جەنگەڵەکەی بەڵام بیچارێکی تریشی نییە بەڵام ڕێکخراوەکان بە پێی توانە سەردانی ئەم جەنگەڵە دەکەن زۆر کات ڕێکخراوەکان لێرە دوو ڕێکخراو بۆ سێر ڕێکخرا و ڕۆژانیان وێرە بۆ خواردن ڕێکخراوێکی ئینگلیزەکان هەیە بەریتانیەکان هەموو ڕۆژێکیان ئێواران ڕێکخراوە فەرەنسی و بەلژیکانی زۆر کات نیوەڕوانیان ئەوەی کە پێویستە بە پەنابەر دابینەکەن لە ڕۆیکی سەخە و خێمە و خواردن و جلوبەرگ و پێڵاو و هەموو شتێک دابینەکەن لێرە کەواتە ئاستەنگەکان چین؟ لە دوای سووتانی کەمپیلینیەوە حکوومەت نایەوێت هیچ کەمپێک لەو ناوچەیەدا دروست بکاتەوە دەسەڵاتی ناوخۆی ناوچەکە و شارەوانیەکان نایەنەوێت لە هەرێمەکەیاندا کەمپ هەبێت بێجگە لە شارەوانی گرانساند کە میوانداریان دەکات ئێمە چەند ڕێکخراوێکین لەم هەرێمەدا بەردەوام کۆبوونەوە دەکەین و نامە دەنێرین بۆ دەسەڵاتداران و حکوومەت و پارێزگا بۆ دۆزینەوەی چارەسەرێک بەڵام ئەوان هەمیشە دەڵێن نەخێر نابێت کەمپی ئاوارە بوونی هەبێت لە هەرێمەکەدا خێزانەکانیش ماوەیەکی زۆر لەناو ئەم جەنگەڵەدا ماونەتەوە تا ڕادەیەکی زۆر ژیان سەخت بوو بە حکومیەوەی ئاوی گەرم نەبوو و خواردن باش نەبوو زۆر شت گونجاو نەبوو لە ناو خێمەکەیان شەو لەبەر باران سەرما بەیانە دەستای هەموو گیانە تەڕ بوو لە ئاو هیوا بوو دەویست 3 مانگە هیوا 4 مانگە و 5 مانگە لێرە ماوەتەوە هیوا بوو تا دوێنێ دەویست 6 مانگە لە ناو خێمە مامەتەوە بەس ئێمە تەقریبا مانگونی وەک ئاوا بۆ 2 مانگ دەبێت لە ناو خێمە بووین لەناو خێمە لەناو جەنگەڵ لە ناو جەنگڵە سەرباری فشارەکانی ئەوروپا بۆ سەر کۆچبەران بەگشتی و فشاری حکوومەتی فەڕەنسا بۆ ئەم جەنگەڵە و سەختی ژیانی ئەو پەنابەرانە تێکڕانەی توانیوە خەونی کۆچبەرە وڵاتانی دیکەی ئەوروپا لە لای ئەم کۆچبەرانە کاڵکاتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، جەنگەڵی دانکێخ، فەڕەنسا.